لە سەرەتادا پیرۆزبایی لە هەموو گەلی کورد و دانیشتوانی سلێمانی بە تایبەت یەکەم بە بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە و داوایان لێ یەکەم ئاگایان لە تەندروستی خۆیان بێت تەندروستیەکانیش بە تایبەتی لە ڕەمەزانە بە زۆری بە ئەو خواردنەی کە هەڵی ئەبژێری چی هەڵ ئەبژێری بۆ خواردن ئەوە تەندروستیەکە دیاری ئەکا لەبەرەوە هیوادارم لە پارشێ و لە ناوەندی بینی پارشێ و تا بەربانگ هەروەها خواردنەکانی بەربانگ کە بزانن چی هەڵەبژێرن بۆ خواردنەکانیان هەتا ئەوەی هەم هێز و توانایان تیابێ ڕەمەزانەکە بگرن هەم بە دوور بن لەبەرەوەی ئێمە ئەزانین ڕەمەزان دەوای نەخۆشیەکانە دەوای زۆربەی نەخۆشیەکانە کە زۆر کەسمان هەیە ئێمە ئەڵێن کە نەخۆشمان نەخۆشیە کرۆنیکەکان یعنی مزمینەکانمان هەیە کە ئەمانە زۆر یعنی خواردن تەسیرە کاتە سەری لەبەر ئەوە دیسان ڕۆژوش تەسیرە کاتە سەری ئەوەی کە ڕێپێدراو بێ و بتوانێت بە ڕۆژوو بێ ئەتوانێت ڕۆژوەکەی ئەگرێ بە مەرجێت ئاگاداری خواردنەکانی خۆی بێ ئەگەر چۆن بڵین پرسیارێک بکرێت چۆن من ئاگاداری خواردنەکانم بم لە سەرەتادا ئەگەر ئێمە لە بەربانەوە دەست پێ بکەین کاتێک کە ئێمە بەربانەکەینەوە ئەبێ یەکەم جار ئەو خواردانەی کە خراپە لەسەر سفرە ئەسڵەن دانەنرێ نەک تەنها بۆ مناڵەکان چونکە زۆر کەسمان هەیە ئەڵێ ئەم خواردانە قەیناکە دەی با مناڵ بیخوانە ئێمە ئەبێ لە مناڵیشەوە مناڵەکانمان ڕابێنین لەسەر خواردنی باش پێش ئەوەی من پێم باشە پێش ئەوەی بچینە سەر خواردنە باشەکان ئێمە خواردنە خراپەکان کە هەر لەسەر سفرەکانمان دانەنرێ ئەوانەیش لقمە قازی و ئیشی هەویر و شیرینیەکانە هەروەها شەربەتەکان و بە تایبەتی ئەگەر شەربەتەکە سارد بێ ئەگەر شەربەتەکە یەک خراپی هەبێت کە ساردەکەی ئەبێ بە دوو خراپی لەبەر ئەومانە شەکرێکی زۆریان تایە لە پڕ شەکری ئینسانەکە بەرز دەکاتەوە هەروەها ئەو ساردی کە لە شەربەتەکە هەیە واکە مەعیدە بگرێ لەبەرەوە باشترین شت ئێمە پێش ئەوەی کە ئەو کەسە ڕۆژوەکە یعنی کە ڕۆژوەکە ئەشکێنێ باشترە پەرداخێک ئاوی شلەتێنیان ئای بەلوعە هەر یعنی ئەو بەلوعی کە هەر چەندێکە دەرەجەی حرارەتەکەی ئەمە پەرداخێک ئاو بخورێتەوە لەگەڵ یەک دەنک خورما زۆر کەسەی ئەڵێن سێش باشترە بەخوا هەر بە یەک یعنی دەنک خورما کفایەت بکەیت دوای ئەوە ئەگەر بکرێ هەستێ ئەو کەسە بچێ نوێژی خۆی بکە نوێژەکە بکە هەتا نوێژەکە و دەست نوێژەک لێو ئەمانە تقریبەن چارەکێکی پێچێت دوای ئەوە دەستتا بە خواردنەکان خواردنەکانمان باشترە لە ڕەمەزانە سوپی تیابێ سوپەکان دوو جۆر سوپمان هەیە ئەم سوپە حەزرانی لە بازاڕ هەیە ئەمانە هەمووی ناتەندروستە مەوادی حافظەی تایە یعنی هیچ مەوادی خواردنی تیانە لەبەرەوە ئەبێ لا ببرێ ئەو خواردنەی ئەو شۆربایەک دروستکەین یان شۆربای نیست ئەتوانرێ گێزەری تێ بکرێ ئەتوانرێ کەرەوزی تێ بکرێ ئەتوانرێ هەموو سەوزەکانی تر بکرێ و نیسکەکەی تێ بکرێ یان ئەتوانرێ هەموو سەوزەکان بکڵێنرێ و لە ئاو حتا ئەتوانرێ ورد بکرێ لە ناو ئاوەکەیە و ئەم سوپە بخورێتەوە کە هیچ مەوادێکی حافظەی تیانە بێ خوێی زۆری تیانە بێ ئەمە بخورێتەوە دوای ئەوەی کە سوپەکە خورا ئەنجا دەست بکرێ بە خواردنی سەرەکی خواردنی سەرەکی چی ئەخورێ تایە باشتر وهایە ئەو خواردنانی کە ئیخۆین خواردنە تەندروستەکان بێ وەکو سەوزە و میوە باشترە ئەو کەسە دەست بکا بە قاپێک زەڵاتە لە زەڵاتەکانە شتی زۆر تون و تیژ و ئەوانە بەکارنێنێ لەبەرەوەی گەدە لەم کاتانەیە لە کاتی مانگی ڕەمەزانە هەست بە ئیسراحەت بکە تێک نەچێ عەزێتی نەدرێ لەبەرەوە باشترە کە خواردنەکانمان وەکوتم تون و تیژی تیانە بێ هەروەها ڕۆنە هایدرۆجین کراوەکان ڕۆنی تەنەکە بە هیچ جۆرێ تەندروست نییە لە هیچ کاتێکە ڕۆنی تەنەکە بەکاربێنرێ لەبەر ئەوە ڕۆنی کوردی ئەتوانین بەکاربێنین زەیتی زەیتون زۆر باشە ئەتوانرێ بەکار بهێنرێ بۆ ئامادەکردنی خواردنەکان هەروەها کەوتم سەوزە و زەڵاتەکە لە پێشە لە پێش ئەوەی کە خواردنەکە بخۆی ئەبێت تۆ سەوزە و زەڵاتە بخۆی چونکە سەوزە و زەڵاتە هەم نەکوڵاوە هەموو ڤیتامین و مادە خواردنیەکانی تایە هەروەها بۆ ئەوەی تۆ بەزیای زۆر کەسەیە لە پێشانانەکە خوا دوای سەوزەکە سەوزە و زەڵاتەکە خوا ئەمە واکە گەدە گەورەتر بێ چونکە ئێمە زانین لە مانگی ڕەمەزانە تۆ چەند سەعاتێک نانە نەخواردووە گەدە بچووکە بێتەوە بۆ ئەوەی تۆ گەورەی نەکەیتەوە ئەتوانی بە سەوزە و زەڵاتەکە خۆت تێرکەیت دوای ئەوە دوای سەوزە و زەڵاتەکە خواردت ئەتوانی گۆشت یعنی کە ئەڵێم گۆشت پرۆتینەکان کە زۆر تەندروستە بۆ
تەندروستی مرۆڤەکان کە تایە پاقلە فاسۆلیا لۆبیا ینی پاقلەمەنیەکان هەمویان ئەتوانرێ بکرێ بەش لە ئەتوانرێ هەروەها زرد بکرێ و لەگەڵ خواردنەکانادا بنرێک ئەمانە هەمویان تەندروستن هەروەها گۆشتەکان ئەتوانرێ بکرێ بە بەرنامە ڕۆژێک ماسی ڕۆژێک مریشک ڕۆژێک هەتا هێلکە ئەتوانرێ یعنی بخرێتە ژەمەکانەوە ئەمە پرۆتینەکان بۆ ئەوەی ئێمە لە کاتێکا کە ڕەمەزان کە بە تایبەتی ئەو کەسانی کە ئەمانەوەی کە ئەوێ کێشی دابەزێن بۆ ئەوەی ئێمە کێشەکەمان لە ماسوولکەکانان نەبێت بۆ ئەوەی هەست بە چرچی دەموچاومان نەکەین لەمەیە تەنیا پێویستمان بە پرۆتینەکان دوای ئەوەی کە پرۆتینەکەش خوارد ئەنجا ئەگەر بە هەندێکی کەم برنجیان دانەوێڵەکان هەر کامێکیان بێ ساوەر بێ گەنمەکوتاو بێ خەربان بێ هەر کامێک لەوانە ئەتوانن بەکاربێنن ئەوەنەی کە مەعیدەیان بە تەواویش پڕ نەکەن چونکە ئەبێ تۆ هەندێکیش جێ بێڵی بۆ ئاو و باشترە لە کاتی نان خواردنە بۆیە ئێمە وتمان سەوزە و میوە سەوزە و زەڵاتەکان بخورێ بۆ ئەوەی ئەوان ڕێژەیەکی باش ئاویان تایە ئەبێ خواردنەکان بە جوانی بجوورێ ئیتر تۆ پێویستت بە ئاو نەبێ ناپارویەک بخرێتە دەم بە خێرایی و بە پەرداخێک ئاو پاڵی پێوە بنرێ بچێتە خوارەوە لەبەرەوە باشتر لە کاتی خواردنەکە تۆ لە نیو پەرداخ بۆ پەرداخێک ئاو زیاتر نەخورێت ئەمە بەنسبەت کە یعنی بەڕبانەکە ئەەکەیتەوە دوای ئەوە کاتێکمان هەیە بۆ میوەکە 2 سعات بەلای کەمەوە 2 سعاتی پێ بچێیان 2 سعات پێش کاتی خەوتنت لە 2 سعات پێش کاتی خەوتن ئەتوانرێ میوەیەک بۆ 2 میوە بخورێت ئەمانە بە شەرتێ هەر میوەیەک بە قەدەر چنی ئینسانەکە خۆی بێت زیاتر نەخورێ ئەو 2 میوەیە ئەتوانرێ بخورێ و ئەو کەسانەشی کە حەزیان لە میوە نییە یان حەز ناکەن قەڵەو ببن ئەتوانن میوەکەش نەخۆن بەس سەوزە و زەڵاتەکەی کە خواردویانە ئەوە یعنی کافیە بۆیان تا بەس چی هەر نیو سعات جارێک ئەتوانن چای گیایی هەر چایەکی گیایی بێکە هەیان بێت یان پەرداخێک ئاو یعنی چایەک 2 چا ئەتوانن بخۆنەوە بۆ ئەوەی ئەگەر ئەوەشی کە ناتوانێت ئاو بخواتەوە بە چای گیاییەکە هەروەها یعنی ئەو ئاوە بگەڕێنێتەوە بۆ جستەکە ئێمە لە ڕۆژا و بە تایبەتی ترەوە خەریکە بەرەو گەرماچێت ئێمە عراقەکەینەوە پێویستمان بە ئاوی زیاترە بێ بۆ ئەوەی ئێمە هەتا کاتی خەوتنمانیت چەند جارێک ئەبێ ئاو بخورێتەوە کە لە لیترێک کەمتر نەبێ یینە سەر باشترین کاتیش ئەوەیە کە تۆ کاتی خەوی خۆت تێک نەیە یعنی جێی داخە هەندێک کەس دائنیشن هەتا کاتی نوێژی یعنی بانگی بەیانی ئەدرێ هیچ ناخەون ئەمە تەندروست نیە و بەیانیش کاتژمێرێکی زۆر بەسەر ئەو خواردنەی کە خواردویان ئەخەون ئەمە باش نییە لەبەرەوە تۆ ئەبێ بخەویت بۆ ئەوەی دیسان بۆ پارشێ و هەستیتەوە یینە سەر پارشێ و بزانین چ خواردنێک تەندروستە ئێمە لە پارشێوا بیخۆین بەڕاستی ئێمە هەوڵێ یعنی حەزەکەم یعنی گوێگرانمان و بیسەرانمان ئەوە دڵنیا بنەوەلەوە کە زۆر زۆر گرنگە تۆ بەیانی توینێتی و برسێتیت ئەکەوێتە سەر ئەوەی کە چیت هەڵبژاردووە ئەگەر خواردنێکی باش هەڵبژات بێ بەیانی تۆ هەست نەبە برسێتیەکەی نەبێت توینێتیەکەی بەڵام ئەگەر هەر ئاوێکی زۆر یعنی زۆر کەسێ ئاو زۆرە خواتەوە بە تایبەتی لە پارشێوە و هەستەکە ئێمە گەدەمان خەزنێکە بەداخەوە خەزنی ناکە لە شێوەی میسفڕ ئەدرێتە دەرێ بەڵام ئێمە چیترمان هەیە دیسان سەوزە و زەڵاتەکانمان هەیە یعنی هەموو ئەوانی ئەو سەوزانەی کە ئەیخۆین ئەمانە ئاوێکی زۆریان تایە لە ناو خۆیانە ئاوەکە هەڵەگرن لە ناو گەدەیە ئەمێنێتەوە ماوەیەکی زۆر و ئەگەر میوەش خورا میوە نابێ بکرێ بە ئەسارەیە یعنی ئاوەکەی بگیرە ئاوی میوە هەڵەیە چ لە پارشێوە چ لە بەربانگا بخورێ ئەبێ میوەکە بە کاملی ئەگەر تۆویستت بیخۆی بۆ چونکە ڕێخۆڵەکان یعنی میوەکان ئەو فایبەرەیان تایە کە ڕێخۆڵەکان پێویستیان پێێتی ئامان بۆ خەزنەکە هەروەها ئەو بەکتریا طەبیعیانەی کە لە ناو ڕێخۆڵەمانە هەیە خواردنە خوا لەسەر ئەو فایبەرانەی ئەو ڕیشاڵانەی کە لە ناو سەوزەکانە هەیە لەبەرەوە زۆر تەندروستە ئێمە دیسان پارشێومان یعنی بەڵێ پارشێومان بە سەوزەکان یعنی سەوزەی ئەبێت یابێ هەروەها ئەو ڕێژێکی کەم بخورێتەوە هەروەها خواردنی چەور و سوێر یعنی ئەو شتانەی کە سوێرن نابێ بە هیچ جۆرێ بخورێ حتا یعنی زەیتون کە شتێکی زۆر باشە ئەڤۆکادۆ زۆر باشە سەوزەک یعنی سەوزە و میوەکان بە شەرتێک یعنی لە 2 میوە وکوتم ئەگەر شەو نەتخواردبوو ئەتوانی بەڵام باشترە کە نەیخۆی ئەگەر میوە نەخورێ لە پارشێوە ڕۆژەکە تۆ برسید نابێ و هەروەها ئەو چەوری لە جەستەمانایە لەش ئەو چەوریە بەکارەهێنێتەوە لەبەرەوە
سەوزەکان بخۆن، چا بە هیچ جۆرە چاو قاوە نەخورێ، چونکە چاو قاوە میزهێنەرن، میزێکی زۆرت پێ ئەکا بەو کەسە و دوای ئەوە یعنی هەست بە تینێتێکی زۆرەکە. لەبەرەوە زۆر باشە ئەگەر بتوانێت نان و ئەوانە هەروەها پرۆتینەکان هێلکە زۆر باشە، ئەتوانرێ ماسی گۆشت بەمەرجێ خەی زۆری پێوە نەکرابێ، نەسووتێنرابێ، لە ڕۆنا سوور نەکرابێتەوە، ئەتوانرێ بەکاری بێنێ و هیوادارم تەندروست بن.